لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش گفتوگۆی ئەم شەوم لەگەڵ دکتۆر مەریوان وریاخانە نووسەر و ڕۆشنبیر ئەکادیمی توێژەر مامۆستای زانکۆیە بۆیە بەڕاستی درێژی ناکەمەوە بەگشتی باسی دۆخی هەرێمی کوردستان باسی دۆخی کوردەکەین و دکتۆر مەریوانی یەکێکە لەوانەی کە بەردەوام لە کتێبەکانیا لە نووسینەکانیا لە تێگەیشتنە فکرەکانیا کاتێ باسی دۆخی هەرێمی کوردستانەکە تەنها تێز و تێگەیشتنە دیاریکراوەکانی ڕۆژاوای با بڵێن جیهان ئەوروپا بە وشکی باس ناکە ڕق و تەق نایهێنێ باسی بکە نە دۆخی هەرێمی کوردستانیشی پێشیە کاتەوە و بەردەوام قسەی جدی هەبووە لەسەر دۆخی هەرێمی کوردستان. دکتۆر فلاوت لێبێ وادارم زۆر باشبی بەخێر بیتەوە بۆ کوردستان بەخێر بی بۆ زوو ڕێز دۆخی هەرێمی کوردستان چ وەسفێ هەڵەگرێ من ڕێبە خۆمەیەم پێی بڵێم مەسەلەن چەق بەستویی یان بێ ئەلتەرناتیڤی بەڵام ئێوەش لە قۆناغی جیاوازە بە دیاریکراوی وەسفی خۆتان بۆ دۆخە جیاوازەکانی هەرێمی کوردستان هەبووە بە گوێرەی قۆناغەکە بۆ ئێستا دۆخی هەرێمی کوردستان لای مەریوان وریاخانە ئەکرێ چۆن وەسف کرێت چۆن پێناسە بکرێ. وڵات دۆخی هەرێمی کوردستان دۆخی چەقبەستویی تێپەڕاندووە ینی بۆ بە دۆخێکی هێجگار بیمار و نەخۆش و خراپ کە تێیدا ئەم کۆمەلگاکە بە شێوەیەکی سیستماتیکی و بە شێوەیەکی بنیادی قوڵ لاوازکراوە هەم هێزە سیاسیەکان بە تەواوەتی لاواز بوون و هەم هیچ جۆرە متمانەیەکی کۆمەڵایەتی سیاسی لە بینی کۆمەلگاکە و هێزە سیاسیەکانە نەماوە لە ناوخۆی کوردستانە دۆخی هەرێمی کوردستان خراپە ینی خاڵی کامەوە باسی بکەمەوە ینی ناوخۆی هەرێمی کوردستاندا پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان خراپە پەیوەندی ناو هێزە سیاسەکان خۆی خراپە پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان و ئابووری هەرێم خراپە پەیوەندی نێوان هێزە سیاسەکان و کۆمەلگاکە خراپە دەستگاکانی حکومڕانی لە هەرێمدا دەستگای فلیجن کار ناکەن و دەسەڵات لە هەرێمەکەدا بە شێوەیەکی ترسناک کورد بۆتەوە بۆ دەسەڵاتی شخصی و دەسەڵاتی گروپێکی بچووک لەناو هەرێمەکەدا بۆ خۆی ئەمە کێشەکانێتی لە پەیوەندیدا بە بەغداوە پێم وایە سەرجەمی ئەو شتەی کە ناوی دەسەڵاتی ڕقا و دەسەڵاتی نەرمە هەموویمان ئەگەر بە تەواوەتیش نەدۆڕان بێت بە تەواوەتی دەدەستمان لاواز بووە لاواز بۆ پەراوێز کەوتوین ینی ئێمە ئابووری نەوت لەژە دەستی هەرێمدایە نە سوپایەکمان هەیە دەرەقەتی هیچ هێزێکی ئەم ناوچەیە بێت و پێگەی کۆمەڵایەتی ئەو هێزانەی کامڕۆ لە کوردستانە حکوم دەکەن پێگەیەکی ئەوەندە بەهێز بێت کە کۆمەلگاکەی لەگەڵا بێت و پشت بەستو بێ بە کۆمەلگاکە بۆ هەر ململانەیەکی دەرەکی و لە پاڵیشیدا ڕاستیدا ئەوەی کە ناوی دەسەڵاتی نەرمە دەسەڵاتی نەرمە و دەسەڵاتەیە کە دەسەڵاتێکی ئەخلاقی وجدانیە یعنی ئێمە مەسلەی کورد جەوهرەکەی بریتە لە بوونی دەسەڵاتێکی نەرم ینی مەسلەی کورد لە قوڵایی خۆیدا مەسلەی میلەتێکە کە مافی لێ سێنراوە مافە سەرەتایەکانی بە زۆر کراوە بە کەمینەیەک لە ناو چوار دەوڵەتی کەم تا زۆر دیکتاتۆری لە ناوچەکەدا و لە بەدرێژایی سدەیەک ئێمە سیاسەتی هەمەجۆری تواندنەوە و ڕاگواستن و پەلاماردانی سەربازی ئەم شتانەمان بینیوە لێرەوە مەسلەی کورد مەسلەی بەرگریکردن لە کۆمەڵێک ماف ینی جەوهری مەسلەی کورد بریتە لە داواکردنی کۆمەڵێک ماف و بریتە لە شەڕکردن و ئیشکردن بۆ دامەزراندنی سیستمێکی دادپەروەر سیستمێک کە تێیدا لانی هەلەکەمی ئەخلاقیاتی سیاسی تێدا بێ ینی سیستمێک نەبێت نمونە باڵاکەی بریتی بێت لە لاساییکردنەوەی شێخەکانی خەلیج ینی ئێمە لە هەموو ئەو ئاستانەدا بە بۆچوونی من ئەمڕۆ دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی تەواو هینە ینی نەخۆشە و بیمارەوەکو باسم کرد لە سەردادا و کێشەی دوای ئەوە ینی ئەوە جگەلەوەی ئەمە هەموو کێشە ناوەکیمانە ینی بۆ نمونە ینی ئێمە سادەترین شتێک کە پێویستی بە دابینکردن بێت دابینکردنی موچەی ئەو ژمارە گەورەیە لە موچە خۆر لە کوردستاندا و ئەمە توانای دابینکردنی ئەمە نەماوە توانای پاراستنی سنوورەکان یەرێم نەماوە یەک دنیا شوێنیان لە دەستداوە درۆنەکان ڕۆژانە
پەلاماری بنکەنەوتیەکانی هەرێمە دەنوەمانە ناو خۆی هەرێمدا بەم شێوەیە لە پەیوەندیدا بە بەغا ئەوەی کە بە بۆچوونی من کەوتنی استراتیژی ئێمەیە لە پەیوەندیمانە بە بەغاوە بریتە لەوەی کە مەسلەی کورد ڕوە ئەخلاقەکەی دۆڕاندووە و ئەو ڕوە ویژدانیەی کە مەسلەی کورد هەڵگرێتی وەکو مەسلەی میلەتیەکە بە دوای دادپەروەری و یەکسانی و بە دوای خۆشگوزەرانی و بە دوای بەرگریکردن لە مافەکانی مرۆڤ و ئەم شتاناگەڕێ ئێمە سەررجەمی ئەم مافانەوە ئەم دیدگایانمان بەرامبەر بە مەسلەی کورد هەم لە بەرامبەر عێراقدا دۆڕاندووە و هەم لە بەرامبەر دنیای دەرەوەدا دۆڕاندوە. مەبەستت لەوەی کە زەبر لە مەسلەی کوردراوە لای دەسەڵاتداری کوردی من وان تێگەشتم تەنها زەبرەکە بێ کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەری کەوتووە و گوتاری گشتیش ڕاستیەکەی بەرامبەر مەسلەی کورد بوون کوردایەتی ئەوانەی دیکە بەردەوام ئەیبیستین بە چ ئاراستەیەکە بەڵام ڕاستیەکەی پەڕیوەتەوە بۆ ئەوەی بەرامبەر بە عێراقیەکانیش ئێمە وێنە زەینیەکەی کورد و کوردایەتی و پرسی کورد ئیتر شکابێ لە ڕووی نێو دەوڵەتیشەوە بە هەمان شێوە. من باوەڕم تەوا بۆەیە کە شتێک بە ناوی ڕەهەندی وجدانی و ئەخلاقی مەسلەی کوردەوە لە عێراقا بوونی نەماوە. ینی لە عێراقا سەررجەمی هێزە عێراقیەکان کە سێری مەسلەی کوردەکەن لە ڕاستیدا لە ڕێگای کۆمەڵێک ئیتیفاقاتی نەوتی و ڕێکەوتن لەگەڵ کۆمەڵێک بنەماڵەی سیاسی و نخبەیەکی حکومڕان لە وڵاتەکەدا سێری مەسلەی کوردەکەن. سێری مەسلەی کورد ناکەن وەکو مەسلەیە کە تێیدا دەستگۆڕچی دەسەڵاتە بێ ماف هەبێ. ئەمە پەیوەندی بەوە نییە کە هەچ کەسێ لە عێراق بێتە سەر دەسەڵات ڕاستیەکەی لەبەر مووقعیەتی بوونی خۆی لەبەرەوەی چۆتە دەسەڵات ڕاستە دوێنێ لەگەڵ تا ئۆپۆسیۆن بووە و کۆمەڵێک خەونی دیاریکراوی بۆ عێراقێکی تازە هەبووە بەڵام کە چۆتە دەسەڵاتەوە ئێستا ئەم تێگەیشتنی بۆ دروست بۆ بەرامبەر من پێم وایە ئەمە لە ئاستی کۆمەلگای عێراقیدا ئەم دیدام ڕۆ باڵە دەستە. ینی ئێستاکە لە بەسرا لەوانەیە لە دەکەس لەسەر شەقامبیان گریت لەوانەیە ژمارەیەکی زۆریان باوەڕی بەوە بێت کە هەرێمی کوردستان گزی لە بەغداکات و دزی لە نەوتی عراقیەکات و خراپ دەسەڵاتی بەرامبەر بە حکومەتی ناوەندی و بەرامبەر بە عێراق بە شێوەیەکی زۆر خراپ بەکارهێنرێ و شوێنی متمانە نین کوردەکان و ئەم شتانە هەمووی بۆ بە بەشێک بۆ بە گوتارێکی بەهێز ئەمڕۆ لە ناو شەقامی عراقیدا ئیش شکات. ئەم گوتارە دکتۆر ڕاستیەکەی شێوازی حکومڕانیەکەی دەسەڵاتداری لە کوردستانە وای کردووە وا بیر بکەنەوە ینی بە دیاریکراوی پارتیوێکێتی لی بەرپرسیارن یان دەکرێت ئەو گوتارەی دیکەی بەرامبەر بە پارتیوێکێتی لی بەرپرسیار بن کە ئەلتەرناتیڤێکی دیاریکراویان نەبوو لە ناوخۆی هەرێمی کوردستانە چون پرسەکانیان بەستەوە بە بەغدا و بردیان بۆ بەغدا نازانم ئەگەر ڕوون بێ زانی بە بۆچوونی من دوو هۆکار هەیە بۆ ئەمە هۆکاری ژمارەیەکیان و هۆکاری هەرە بەهێز و استراتیژیان بریتە لەو فۆرمی حکومڕانی و لەو فۆرمی ئیدارەدان و لەو فۆرمی پەیوەندیەی کە لە نێوان کۆمەلگا و دەسەڵاتدارانی هەرێم دروست بووە لە ناو هەرێمەکە خۆیدا. یعنی ئێمە مۆدلێکمان لە دەسەڵات پێشکەش کردووە لە هیچ ڕوویەکەوە باشتر نییە لەوەی لە عێراقا هەیە. یعنی نییە نە لە پەیوەندی حیزبەکانی ئێمە لە پەیوەندی نێوان هێزە عێراقیەکان لەگەڵ یەکتریا باشترە نە لە دەستگۆڕچی دەسەڵاتە مەدەن لە عێراقدا تاکو ئێستاکە چەندان سەرۆگوەزیران لە وڵاتەکەدا گۆڕاوە. ئێمە لە دنیای دوای ڕاپەڕیندا تاکو ئێستاکە هەموو بۆ بزانم بەرهەم ساڵحی لێ دەرچێ سەررجەمی سەرۆگوەزیرانەکان دوو کەسی ناو بنەماڵەی بارزانی بوون ینی نییە مەبەستم لەوەیە ئێمە لە ئاستە گەورەکانە لە ئاستە استراتیژەکانە کە ئێمە ئەزمونونەکە بە ئەزمموی بەراورد دەکەین لە ئاستی سیاسی و لە ئاستی وجدانی و ئەخلاقیدا مەسلەی کورد و شێوازی حکومڕانی کوردی لە هیچ ئیمتیحانێکە دەرناچێت. ینی ئەمە کێشەیەکە ینی ئەمە سەرچاوەیەکی دروستبوونی ئەو گوتارەیە بەرامبەر بە لە باکووری لە باشووری عراقدا لە بەشە عەرەبیەکەی عراقدا بەرامبەر بە هەرێمی کوردستان. سەرچاوەی دوو هەمیان بریتە لەو کەلەپوری مامەڵەکردنەی کورد لە عێراقا بە درێژایی سەدەی 21ەم. ینی ئێمە بە درێژایی سەدەی 21ەم وەکو هاوڵاتیەکی پلەیەکی عێراق مامەڵە نەکراوین و وەکو کەسانێک مامەڵە نەکراوین کە شوێنی متمانە بێت و مەسەرەن
ڕاونراوین خەڵکی وڵاتی ئێمە خەڵکی کوردستان بەشەی عێراق یاخود کوردستان ڕاگوێسراون بۆ شوێنەکانی تر وەکو مخەڕیب مامەڵە کراون وەکو یاخی بوو وەکو خۆفرۆش وەکو بەم شێوانە ینی کە لە پورێکی مامەڵەکردن هەیە کە مێژوێکی درێژی لە عێراقدایە تەمەنەوەش بە جۆرێ لە جۆرەکان ڕۆڵە بینێ بەڵام پێم وایە ڕۆڵی ژمارەیەکی بریتە لەوەی ئێمە لە دنیای دوای ڕاپەڕینا تا ئەمڕۆ چیمان دروست کردووە ئێمە لە دنیای دوای ڕاپەڕینا بە کردەوە هەرێمی کوردستانمان کردووە بە دوو ئیمارەتی حیزبی ئیمارەتێکیان لە هەولێر و دهۆک بنەماڵی بارزانانی حکومڕانیەکەن ئیمارەتی دووەمیان لە سلێمانی بنەماڵی تاڵبانی حکومیەکەن و سەر ئەم دووش فۆرمەش لە حکومڕانی بەناو ململانەی جیاواز بەناو شەڕی ناوخوات یەپەڕووە ساڵانێکی درێژ دوای ئەوە بەناو جۆرێک نە ئاشتی نە شەڕ تاکەوتنی ڕژێمەکەی سەدام لە دوای ڕژێمەکەی سەدامەوە ڕێکەوتنێکی استراتیژی دروست بوون کە بریتی بوو لە دابشکردنێکی هەندەسی دەسەڵات لە بینی پارتیوێکێتیدا نەک بە دەستگاییکردنی شێوازی حکومڕانی و هێنانی یاسا و دروستکردنی دەستگاکە توانای لێپرسینەوەی سیاسی و ئەم بابەتشتانی هەبێ ئەمانمان نەکردو ینی ئێمە بە درێژایی 34 ساڵی ڕابردوو ئەزمونێکی سیاسیمان نیشانداوە کە یەکێکە لە ئەزمونە سیاسی خراپەکانی ناوچەکە ینی وە بە حقیقەت ئێمە لە کوردستانە شتێکمان نییە ناوێ حکوومەتی هەرێم بێ وکو حکوومەتی هەرێم لەبەرەوەی حەڵقە هەرە سەرچیەکان و هەرە گرنگەکانی دەسەڵات لە هەرێمدا لە دەروی حکوومەتی هەرێم جا باوردیکەنەوە دکتۆر ڕاستیەکەی هەر بەڕاستی ئێمە من وتم چەقبەستووی وتن بیماریە لە دۆخی چەقبەستووی تێپەڕانوە ئێمە لە ئەم بیماریە هەیە تەنها بیماریەکی سیاسیە یان فرە ڕەهەنترە یعنی ئەوە تەنها سیاسەتە دەست و پێسپیە لە هەرێمی کوردستان یان ڕاستیەکەی کایەکانی دیکەش لە هەرێمی کوردستان بێ ئەلتەرناتیڤن ڕوئیان نییە قودرەتی دروستکردنی جوڵەیەکی دیاریکراویان نییە ئەزانی تەسلیمی واقع سیاسیزانینە تەما من لەو جۆرە خوێندەوارانەی کوردم کە باوەڕم بەوە نییە ئەم کۆمەلگایی ئێمە بەڕادەیەک خراپە دوو هێزی خراپی بۆ دروستکردین کە حکومان بکات تەمام ئەم تێزە باوە لە ناو لە لای زۆرێک لە ڕۆشنبیران و لە نای ئەوانەی کاوەکو چاودێری سیاسیۆمانە قساکەن من ڕێک پێچەوانە دیدی من پێچەوانەیە بۆ ئەمە ئێمە نخبەیەکی سیاسی خراپمان هەیە دوو ئیمارەتی سیاسی خراپمان هەیە و بە درێژایی مێژووی دوای ڕاپەڕین خەریکی خراپکردنی کۆمەلگاکەن و خراپەکاری لە دنیای ئێمەدا لە ناو سیاسەتەوە دێت ئەچێتە ناوکایەکانی تر و بۆ نمونە ئەگەر ئێمە بۆ نمونە خوێندن وەربگرین خوێندنی سیستمی پەروەردە سیستمی خوێندن من کاتی خۆی لە شەستەکانە کۆتایی شەستەکانە چوومەتە قوتابخانە لە عێراقدا سیستمی خوێندن بۆ هەموو مناڵانی عێراق یەک سیستم بوو یەک سیستم کوڕی ڕئیس جمهورەکە و سەرۆکی وڵاتەکە و کوڕی وەزیرەکان و کوڕی سیاسیەکان و کوڕی دەوڵەمەندەکان لەگەڵ کوڕی هەژارەکانە لێ قوتابخانەیان خوێند من چەندان جاردا ئێستا باسم کردووە ئێمە ماڵمان لە 3 ساق بوو من کە کوڕی یەکێک لە هەژارترینی خێزانەکانی 3 ساق بووم لە هەمان پۆلا دانیشتم لەگەڵ کوڕی دەوڵەمەندترین کەسی 3 سادەقدا لەگەڵ کوڕی مدیری ناحیەکە لەگەڵ کوڕی ئەو چەند دکتۆرەیکە لەوێ بوون هەمومان لە یەک خوێندنا یەک سیستمی خوێندن نامان خوێند لەوێدا ئەگەر قوتابیەک لەوانی تر باشتر وایە زیاترە چۆ پێشەوە بەڵام ئەمان لە 30 ساڵی ڕابردوودا ئەو سەرەتا یەکسانەی کە هەموو کۆمەلگایەک پێویستی پێێتی لە مناڵانی ئەم وڵاتیان سندوتەوە مناڵەکانی خۆیان ئەچنە قوتابخانەی تایبەتەوە مناڵی نوخبەکە ئەچێتە قوتابخانەی تایبەتەوە زانکۆی تایبەت کراوەتەوە و بەم شێوەیە بە جۆرێک لە جۆرەکان هەموو سیستمی خوێندنیان کردو بە سیستمێکی تایبەت ئەوی پێوتری خەسخەسە کراوە بە تایبەتی کراوە و لێرەوە مافی ئەویان لەو مناڵانە سندوتەوە کە لە هەنگاوی یەکەمدا بەرامبەر بە یەکتر یەکسان بن ئەمە هەر سیستمێک بیکات لە دنیادا نەدەبووە ئێمە وەکو کورد کە سەدەیەکە شەڕ بۆ ئازادی و بۆ یەکسانی و بۆ مافاناکەین بکەین یا من نەزانم ئەمە لە میسر هەیە مەسەن لە مەغریب هەیە لە هەندێک لە وڵات عەربیانەیە بەس من لە هۆڵەندا ژیم لە هۆڵەندا ئەم سیستمە نییە لە هۆڵەندا مناڵەکەی من و مناڵی مەلیکەی هۆڵەندا پاشای هۆڵەندا لێ قوتابخانە خوێن دکتۆر یەک پرسیار ئەوەی کە لە هۆڵەندا نییە پەیوەندی بە سیستمە سیاسیەکە و تێگەیشتنی سیستمە سیاسیەکە هەیە بۆ مەسەلەن کایی پەروەردەیان کایی خوێنی باڵا یان هەر کایەکی دیکە
و ئەوەی کە لە مەسر و مەغریب و شوێنەکانی دیکە هەیە پەیوەندی بە دەسەڵاتە سیاسیەکەەوە هەیە یان بەڕاستی دەسەڵاتی سیاسیش بە دەرنیە لە ڕووی فشار لە ڕووی دروستکردنی بڕیار بە دەرنیە لە کایە سۆسیۆلۆژیەکایە کۆمەڵایەتیەکە با بڵین خەڵک زای من باوەڕم بەوە نییە نانی باوەڕم بەوە نییە کە خراپەکاری لە دنیای ئێمەدا لە کۆمەلگاکەەوە بەرزە بێتەوە بۆ ناو سیستمی سیاسی ڕێک بە پێچوانەوە پێم وایە خراپەکاری لە ناو سیستمە سیاسەکەەوە دابەزێ بۆ ناو خانە کۆمەڵایەتەکانی تر بەڵام تۆ بە من بڵێ سیستمی پەروەردە لە کوردستانە ئەگەر واژ نەبێت وەکو سیستمی پەروەردەی هۆڵندە ئەڵێم نا سیستمی پەروەردە لە کوردستانە بە شێوەیەکی گشتی سیستمێکی دواکەوتووە پەیوەندی نێوان مامۆستا و خوێندکار پەیوەندیەکە کێشەی تێدایە منهەجی خوێندن کێشەی تێدایە چوون بۆ زانکۆکان کێشەی تێدایە ئەوەی کە وا لە مناڵی کوردەکان هەمووی خەو بۆ ببینێ بێ بە دکتۆر و مهندیس کێشەی گەورەی تایە ئەمانە هەمویان کێشەن بەڵام ئێستا کێشەی ژمارێگەوەیە تۆ بتەوێت هەر کایەک لەم کایانە چارەسەر بکەیت یەکەمین شت کە ڕوبەڕوویە بیتەوە بریتە لە شێوازی ئیشکردنی دەسەڵاتی سیاسی ناوکایە چەگەی مە بمانەوە سیستمی پەروەردە لە کورسانە چارەسەر بکەین ئەبێ کە دەستکاریەکەی بێت دەستکاری بەڕێوەبەرەکان و بەڕێوەری پەروەردە و وەزیری نازانم چی و مدیر ئامەکان و ئەمانەمووی بکەیت ئێمانە هەمووی دەستی حیزبن لە ناو دەستگاکانی پەروەردە لە وڵاتەکەدا و بۆ چاک ناکرێ زانینە ینی تۆ ئەمە تەمە لێەوە بیگرە بێبان بۆ میدیا هەمان شتە بۆ ناو ئابووری هەمان شتە بۆ ناو هەر کایک بۆ ناو کۆمەلگای مەدەنی هەمان شتە ئەمانە ینی ئێمە لە بەردەم سیستمێک داین هیچ کایەکی کۆمەڵایەتی لە دنیای ئێمەدا بە لۆجیکی ناوەکی ئەو کایە خۆیش ناکات بەڵکو لە دەرەوە لۆژیکی سیاسی بەسەری دەسەپێنراوە و ململانیەکانی ناوی کەم تا زۆر کورد بوونەتەوە بۆ ململانی سیاسی لەبەرەوە بە بێت دەستکاریکردنی کایە سیاسیەکە زۆر زەحمەتی مە بتوانین دەستکاری ئەوانی تر بکەین کە من ئەمە دەڵێم تاوان ینی مەمانایەوە نییە کۆمەلگاکە ئەمە هیچ کێشەیەکی نییەوە هەمومان دیموکرات خواز و باوەڕمان بە مافەکانی مرۆڤ من نەمە باسیەوە ناکەم بەڵام باسیەوەکەم تۆ کە وەکو کۆمەڵاسێک بتەوێت تێبگەیت لە چۆ دەست بکەی بە گۆڕانکاری ناتوانانی هیچ شتێک لەم وڵاتەدا چارەسەر بکەیت چاک بکەیت سیستمی زیندان ناتوانانی چاک بکەیت ینی سەرۆکی حیزبێک بە بڕیارێک پیاو کوژێکت بۆ لە زیندان دەرەکات ژن کوژێکت بە تەلەفۆنێک بۆ دەرەکات کەسێکی بێتاوان ڕۆژنامەنووسێک بە تەلەفۆنێک 10 ساڵ حکومەدات لەبەر ئەوە ئەگە تۆ بتەوێت سیستمی داوەری لە کوردستانە چارەسەر بکەی بەوە چارەسەر نابێت تۆ داوەری باشتە بێ بەوە چارەسەر دەبێ ئەو پەیوەندی لە نێوان سیستمی داوەری و سیستمی سیاسیا دروست بووە بیقەتێری اینجا ئەوە پێویستی بە تێگەیشتنە سیاسیەکەی دەسەڵاتداری لە هەرێمی کوردستان هەیە و دوجار پرسیاریش ئەبێ بەوە دەسەڵات لەمە زیاتری پێیە پارتیوێکێتی ئەتوانن لەمە زیاتر تەقدیم بکەن پێشکەش بکەن قدرەتی دۆزینەوەی ئەلتەرناتیڤێکی دیاریکراویان هەیە من بۆ چێم قسەیەکەم چونکە بەڕاستی بیماریەکان هەر هەمووی دیارن دکتۆر ئەوە تۆ باسی بیماریەکانەکەی ئەوانیش ئەیزانن قدرەتی ئەوە ماوە خودی پارتیوێکێتی خۆیان بتوانن شتێک لەم بیماریانە چارەسەر بکەن بۆ ئەوی خۆیان بمێنەوە واز لەوە بێنە شتەکان چاک بکەین بەس هیچ نەبێ بۆ مانەوەی پارتیوێکێتی خۆ من باوەڕم بەوە نەماوە ینی باوەڕم بەوە نییە لە ناو ئەم هێزانەدا وزەی ناوەکی دەستکاریکردنی سیستمەکە بوونی هەبێ و موزەی ناوەکی چاکسازی بوونی هەبێ بەڵام باوەڕم بەوەیە ئەم سیستمەی کە ئێستا هەیە زۆر خراپتر بێتەوەی ئێستا ینی نییە لەوەدا دەکرێش فۆرمی خراپەکاریەکانیان بەراورد تا و شوێنە بڕات بەراوردی بکەی بە خراپەکاریەکانی بەشارەسەت بەرامبەر بە خەڵکی حەڵب ئەزانی قسەکانە بیر نەچێتەوە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان پێم وابێ بە کاگنەوشیروانت وتووە لە یەکێتی جامە بەرەوە زیاتر هەوڵ بە لە ناو یەکێتیا گۆڕانکاریەکان بکە وەک لەوەی بیتە دەرێ ئەم تێگەیشتنەی دکتۆر مەریوان تەواو بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان زانی ئەوە ئێمە باسی قۆناغیش کەمانە کرد دەزانی لە ساڵی 2009 ئەمانەدا یەکێتی ئەو کادەم یەکێتی ئێستا نەبوو دەسەڵات لە ناو یەکێتیان نەبوو بۆ دەسەڵاتی بنەماڵە و لە ناو یەکێتیدا زیاد لە ئاراستەیەکە بوو و زیاد لە تەورێکی دەسەڵاتە بوو تاڵەبانی ڕاستە کەسی یەکەم بوو بەڵام خاوەنی هەموو دەسەڵاتەکان نەبوو ئەمە کوژرا ئەمە نەما ئەمە خاڵێک خاڵ ینی ئەو قسەی ڕاستە زانی ساڵی 2010 شتی وا بوونەوە بوو بزەبت نایەتە بیرم کەی بووین
من لێرە بووم لە کوردستان بووم کاک نەوشیروان حەزی کرد بوو من و یەک دوو ڕۆشنبیری تر ببینێ ئیتر دواییتر ئێمە کە چوین بۆ لای تقریبا 14-15 کەس بووین لێوێ پرسی چی بکەین وەمانە ڕاستەکەی بەشی زۆری قسەکان من کردم مەزانی خۆی ناخۆش بوو من یەکەم شت کە پێم بدوتم لە نایلێکێتی مێرە دەرەوە چونکە کۆمەلگای ئێمە دەرەقەتی ئەم هێزانە نایەت ینی کۆمەلگای ئێمە بە شێوەیەکی سیستماتیکی لاواز کراوە بۆ موچەیە پشتی بە حیزبە بۆ کارەبایە پشتی بە حیزب بەستووە بۆ ئاسایشی ڕۆژانەیە پشتی بە حیزب بەستووە بۆ جێگۆرچەی کۆمەڵایەتیە پشتی بە حیزب بەستووە بۆ ئەوەی شەڕ هەبێ یا شەڕ نەبێ حیزب بڕیارەدا لە بەردەمیدا کۆمەلگاکە هێزی بەرگریکردنی لە خۆی نیە ئەگەر بە ئەو کاتە من باوەڕمەوە بوو لە ناوێچێتیدا کەسێکی وەک نەوشیروان لە دوای مام جەلالە هات ئەگەر بیویست بایە یاخود بە جۆرێک لە جۆرەکان خەریکی چاکردنی یەکێتی بواە بەو هێزەی گەورەی یەکێتی کە لەو کاتە هەیبوو ڕەنگە شتێکی باشتر وکرای دروست ببێ من ناڵێم ڕەنگە من ناڵێم ئەگەر وای دانین نەوشیروان مستەفا لە ناو یەکێتیا بمایەتەوە و ڕەوتی مێژووی وەکو خۆی بڕۆشتایە و مام جەلال کۆچی دوایی بکردایان نەخۆش کەوتایە نەوشیروان مستەفا دەرفەتی ئەوەی ئەبوو بێ بە کەسیەکەمی یان ناویەکێتی یان ئەم فۆرمەی کە دواتر دوای یانە دەستدانی ئێمام جەلال هاتە پێشەوە بەبوونی نەوشیروان مستەفاش هەر هەمان فۆرم دروستە وڵای نازانمەوە نییە پرسیارەکە نازانم ینی وەڵامەکەی نازانم بەڵام ئەوەندەی من لە دوورەوە یەکێتیم ناسی بێت و سێری دۆخەکەم کرد بێت لە 2009دا یەکێتی ئەم یەکێتی ئەمڕۆ نەبوو یانی و دەسەڵات لە ناوێکێتیدا ئەو دەسەڵاتی ئەمڕۆ نییە بەم فۆرمەی ئەمڕۆکەی و مناڵەکانی تاڵەبانی لە هیچ شوێنێکۆ دیار نەبوون ناوێکێتیدا زیاد لە عینەکە بوو لە تەوەریەکە بوو هەر ناو مەکتەبی سیاسیدا کوتلەی جیاوازە بوو و دەسەڵات بە شێوەیەکی گشتی سنترال نەکرا بوو لەبەرەوە نەوشیروانی ژناوێکێتیدا ینی هێزێکی گەورەیە بوو ینی مام جەلال نەبووایە بە بۆچوونی من ڕەنگە ئەڵێم ڕەنگە بیتوانی بۆیە بچێتە شوێنەکەی مام جەلال و بش چوایەتە شوێنەکەی مام جەلال ئەو گۆڕانکاریانی کە ئەو لە ناوێکێتیا ئەیتوانی بیکات بە توانە مادی و سەربازی و یاعلامەکە یەکێتیەوە طبعاً ئەو گەورەترە بوو تا ئەو کاتی کە گۆڕانی دروستکرد چکە دروست بوونی بزودنەوەی گۆڕان بە مانایەک لە ماناکان زیانێکی گەورەش بوو لە یەکێتی و بەدیوی ئەو دیودا بە هێزکردنی پارتی بوو ینی لە دەرەنجامی لە دوامین دەرەنجامیدا لەبەرەوە ڕەنگە زانینیانی ئەوانە تۆ ینی بەڵام بەم دۆخی ئێستەنە پارتی نەیەکێتی قودرەتی پێشکەشکردنی ئەلتەرناتیڤێکی دیاریکراویان نییە کە خەڵکەکە دڵخۆش بکە نەک هەر پارتیوێکێتی سەررجەمی هێز ئۆپۆزیسیۆنەکانیش تواناوی ئەمیز بێمە سەری ڕاستی ئەوانیشگەی ئۆپۆسیۆن لەمەی کە ئێمە ڕاستێکی قسەی لەبارەوەکەین ینی سەررجەمی ئۆپۆزیسیۆنەکان نییە بە مانایەک لە ماناکان کۆپی پارتیوێکێتی تێیدا دەسەڵاتی کەسی یەکەمی ناو حیزب تا لە ڕۆژی یەکەمەوە تا ئاخیرەکەی هەمان شتە گۆڕانی تێدا ناکرێت ناو حیزبەکانی تۆ کرد ناو حیزبەکەی خۆتا دیموکراتی نەبووی و باوەڕت بە ماف نەبوو باوەڕت بە دەستگۆرچەی دەسەڵات نەبوو باوەڕت بە جیاکردنەوەی سیاست لە میدیا سیاست لە ئابووری لەم شتانە نەبوو ناتوانانی دواییتر لە حوق بڕادیامانە بکەیت ئێمە یەکگرتووی ئیسلامی سەلاحەدین بادین لە ڕۆژی یەکەمەوە کەسی یەکەمە لە ناوی ئازایی 2 ساڵی لێ دەرچێت کەسێکی تریانی هەنا دوایەوە خۆی گەڕایەوە ئازانین 2 ساڵ یا 4 ساڵ بوو بە هەمانش بەنیسبەت کۆمەڵی ئیسلامیەوە یاخود کۆمەڵی دادوەریەوە علی باپیر لە ڕۆژی یەکەمەوە لە ناو نەوەی نوێیە شاسوار سەرتا و کۆتایی بزوتنەوەکەیە لە ناو ئەمەی بەرەی گەلە ئەمەی تەلەڤیزۆنەی ئەوەی لاهور شێخ جەنگی کەسی ژمارەیەکی ناو بزوتنەوەکەیە و بەشێکی زۆری شتەکان بەستراوەتەوە بە هەموو ئەوانی تریژ ینی نییە ئێمە فۆرمێکمان لە حیزبەتی هەیە لەم ناوچەدا فۆرمەکە نەخۆشە ینی خۆی فۆرمێکە بناماکەیە گەڕێتەوە بۆ لینیزم مارکسیزم بەتایبەتی لینیزم ینی سەرۆکیەک دروست دەکا حیزب لە ڕۆژی لەدایکبوونەوە سەرۆکی حیزبە یا بە سێ حاڵە دەتوانی لێ ڕزگاربی یا بمرێ یا بیکوژیت یا ئینشقاق بکەیت فۆرمی تری دەستگۆرچەی دەسەڵات دەوڵاتی نەخۆشی سیاسیە یان نەخۆشی کۆمەڵایە نەخۆشی سیاسی بە پلەیەکەم لەبەرەوەی نەخۆشی سیاسی بە پلەکەم لەبەرەوە بەستراوەتەوە بە مۆدلێکی سیاسیەوە کاتووە
مۆدێلە سیاسەکە لە باتیەوەی خەریکی ئیشکردن بێ لەسەر دەستکاریکردنی کۆمەلگاکە و گۆڕانی خەریکی وەرگرتنی ڕاهەندە هەرە خراپەکانی کۆمەلگاکەیە. یعنی بە سیاسیکردنی ئەو ڕاهەندە خراپ ئەی بۆ نەڵێن ڕاستیەکەی تێگەشتنە کۆمەڵایەتیەکان من و خەڵکی دیکەش با نەڵێم تۆ ئەو مۆدێلی سیاست ئەهێنین بۆ هەرێمی کوردستان و کاری پێەکەین و مۆدلی حیزبایەتی ئەهێنین کە ئەم مۆدلێ و ڕەخنەمان لێ هەیە ئەنی بۆ بەم دیوەی دیکەیە سەیری نەکەین. آخر زانی چی تۆ واز لە کوردستان بێنە زانی مەسەرەن ئێران تا ساڵی 1970 یەکێک لە ئەلمانیترین کۆمەلگاکانی ئەم ناوچەیە بوو. خەڵکی تاران کەم تا زۆر وەکو بەشێکی کۆمەلگای فەرەنسی ژیان زین. خومینی لە ماوەی 4 ساڵ 5 ساڵە ئەو کۆمەلگایی نییە لە ئەلفەوە بۆ یایی بۆ ئەخیرەکەی دەستکاری کرد و گۆڕی. ینی دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی دەوڵاتی گردە دەست و لە سەرەوە بۆ خوارەوە دەستکاری تێگەیشتنی بۆ دین کرد، دەستکاری تێگەیشتنی بۆ ژن کرد، دەستکاری تێگەیشتنی بۆ پەیوەندی نێوان نێرومێ کرد، زانکۆکانی سەر لە نوێ داڕشتەوە و یەک دنیا پرۆفیسۆر و ئەمانە دەرکران و خەڵکی تازەی لە شوێنەکانیان دانرا. لەشکری ئێرانی کرد بە 2 لەشکر، لەشکری کتێ لەشکری ڕسمیە لە تەنیشتی و سوپای پاسدارانی دروست کرد. سوپای پاسداران تەنها سوپایەک نییە بەڵکو خاوەنی بەشێکی گرنگی ئابووری وڵاتەکەیە. ینی ئەوانە هەمووی کۆمەڵێک گۆڕانکاری هێجگار ترسناکەن هەمووی لەسەرەوە هاتۆتە خوارەوە زانی. بەڵام ئەم گۆڕانکاریانە ینی بێگومان ینی تۆ لە کۆمەلگاکەدا هەندێک قیەم و بەها هەندێک کەلەپوری خراپ هەیە ئەوانە لە باتیەوەی دەستکاریان بکەیت زیندویانەکەیتەوە. چ بۆ نمونە لە وڵاتی ئێمەدا زۆر جارە لەو خاڵەشدا لەگەڵاندێکدا دۆست و هاوڕێ نزیکەکانمە ئەبێ بە گفت و گۆمان مەچەند مەسلەی خێڵ و خێڵداری و خێڵەکی بوون. کاکە کۆمەلگای ئێمە لەم بەشەی کوردستاندا لە ساڵانی 50 و 60 و 70 و 80کانە چینێکی ناوەڕاستی دروست کرد بوو. چینێکی ناوەڕاست یەکەم شاری خوێندەوار ئیشکەر لە ناو دەستگا و ئابووری دەوڵەتدا و مناڵەکانیان خوێندەوار بوون، چاویان کرابەوە بە مانایەک لە ماناکان تەواو دوور کەوتبوونەوە لە خێڵ و خێڵگەرایی و عقلیەتی خێڵ وەمانە. بەڵام ئێمە لە دوایی ڕاپەڕینەوە چێبینین پرۆسەی سەر لە نوێ بە خێڵێکی کردنەوەی کۆمەلگاکە بینی. ینی بە درێژایی 5 ساڵانی 50 و 60 و 70 هیچ خێڵێک کۆ نەبووتەوە فستیڤال بۆ خۆی بکە. هەموو کوردستانە شتێکی وا ڕووی نەداوە. ئێستاکە ساڵانە فلان خێڵ فستیڤال بۆ خۆیەکە، خێڵەکەی تر فستیڤال بۆ خۆیەکە. تۆش ئەوەکو دیاردەی کۆمەڵاتی نبینی وەکو سیاسی ئەمە هێزی خێڵ نییە، ئەمە بە خێڵەکی کردنەوەی کۆمەلگایە. ینی کۆمەلگاکە لە 50 ساڵی ڕابردوودا تا ساڵی 90 کۆمەڵی گۆڕانکاری گرنگی بەسەردا هاتبوو. لە دوای ڕاپەڕینەوە کە دێنەوە و ئەم مەسلەی دیموکراتیەت و هەڵبژاردنەوەمان لە دروست بێت ڕێک پەنابرێتەوە بەرەو خێڵانە دیاری بەسەرۆک خێڵەکانە درێ پاداشتەکرێن، خێڵەکان دابەشەکرێن بەسەر هێزە سیاسیەکانە، هێزە سیاسیەکان لە ژێرەوە بە هێزیانەکە نەزانینە. ینی لە باتی ئەوەی ئەو چینە ناوەندەی کە لە مێژووی ئێمەدا لە ساڵانی 50 و 60 و 70کانە دروست بوو گەشەی پێ بدەیت و کار بکەیت بە لۆجیکی ئەو چینە ناوەندە کە بریتە لە لۆژیکی کەم تا زۆربوونی دەوڵەتێک و لانی هەرەکەمی عقلانیەت و ئابوووریەک کە عقلانیەت بەڕێوی بات ئەمانان هیچی شتێک لەمانە کاری نەکات. جا دکتۆر باسمان لە ئۆپۆسیۆنە کرد و بە دڵنیایی شانی میکانیزمەکانی کاری ئۆپۆسیۆن و ئەوەی دەرەوەی دەسەڵات پێدەچێ دیار بن چین و چینین. ماوەیەکە لە هەرێمی کوردستان ماوەیەکی باشە ڕاستیەکەی بە تایبەت کاگنە و شیروانیش لە دانیشتێکی لە بەریتانیا نیشانەی پرسیار لەسەر خەباتی پەرلەمانی و پرسی جوڵە مەدەنیەکان وانە دروستەکە و ئەم پرسە لە چەند ساڵی ڕابردووە ڕاستی قوڵتر بۆتەوە. هێشتان ئەلتەرناتیڤە، هێشتان با بڵێن ئامرازی ئەگەری دروستکردنی جۆرێکە لە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان خەباتی پەرلەمانی و جوڵەی مەدەنی. ئۆزای وەڵامدانەوەی و پرسیارە یەکەم زەحمەتە، دوو هەم پێویستی بە بیرکردنەوە لە ئەلتەرناتیڤەکانی خەباتی پەرلەمانی هەیە. ینی ئێمە خەباتی پەرلەمانی نەکەین چیەکەیت؟ ینی یا بێ پەلەماری چەک بیت لەو ئەوەش گەمەیەکی ترسناکی پڕ بەترسی گەورەیە و یاخود
ینی ڕاستیدا من بۆ خۆم لە بینی خەباتی چەکداری و خەباتی مەدەنی و پەرلەمانیدا شێوازی تری خەباتکردن ناناسم و نازانم ئەگەر بوونی هەبێت دەزانینە ڕەنگە خەڵکیکە بیناسێت و بوونی هەبێت ئەوە بەڵام بە بۆچوونی من کێشەی ژمارەیەکی هەرێمی ئێمە ئەوەیە بۆشاییەکی سیاسی زۆر گەورەی تێدا دروست بووە و هیچ هێزێک توانای پڕکردنەوەی ئەو بۆشایە سیاسی نیە. ینی ئەگەر باوەڕ بە ئەو ژمارانە بکەین کە لە ئاماری ئەو ئامارانەی کە لە بە شێوەیەکی ناڕەسمی و نافەرمی لە هەڵبژارنەکانەوە دێتە دەرەوە نزیکی 70% خەڵکی کوردستان ناچن بۆ دەنگدان. یعنی ئەوە هەفتایە کە ناچن بۆ دەنگدان یعنی ئەم دەسەڵاتیان دەسەڵاتیان قبولن ئۆپۆزیسیۆن دەسەڵاتیان قبول بێت چند دەنگەدەن بە دەسەڵات ئەگە ئۆپۆزیسیۆنیشان قبول بێت چند دەنگەدەن بە ئۆپۆزیسیۆن ئەو 30% کە ئەمێنێتەوە پارتی وێچەتی بە 1.25% بن پارتی 15% با یەکێتی 10% با پێنجەکەی تریش یەچێ بۆ ئەمانی تر بە شێوەیەکی گشتی بە هینەکە وایە دابەشبوونەکە بەو شێوەیە ئێتۆ لە کوردستاندا ینی هێزێک تەیە 10% خەڵکی کوردستانی لەگەڵایە و حکومڕانە و لا ناچێ و هەمان شێوە لە پارتی 15% خەڵکی کوردستانی لەگەڵایە و ئەویش لا ناچێ و هەموو هینەکانیان هەیە ئامرازی مانەوەیان لە ناو دەسەڵاتە لەژێر دەستدایە ینی میدیایان هەیە پارەیان هەیە ئابوووریان لەژێر دەستە هێزی چەکداریان هەیە پۆلیسیان هەیە ئەمنیان هەیە هەموو ئەم شتانیان هەیە ئەم بۆشاییە سیاسیە کە پڕ نابێتەوە لە ڕاستیدا یەکێک لە ئەوانەی کە بەرپرسن لە دروستبوونی ئەم بۆشاییە سیاسیە بژوتنەوەی گۆڕانە ینی لە فەشەلی بژوتنەوەی گۆڕان و کەوتنی ئەو بزوتنەوەیە و بەڕاستی لە دوای مردنی نەوشیروانیشەوە بە مەسلەی تەوریس و هاتنەکایی مناڵەکانی نەوشیروان وەکو مناڵی هەموو سەرکردە سیاسیەکانی تر بزوتنەوەکەی وێران کرد ینی بزوتنەوەی گۆڕان یەک دوو کۆڵەکەی هەبوو کۆڵەکەی یەکەمیانەوە بوو کە تەوریسی سیاسیتیانە بوو کۆڵەکەی دوو هەمیانەوە بوو کە پەیوەندی ئەو پەیوەندیەی کە لە نێوان سیاست و پارە و سیاست و قازانجکردندا هەیە ناو گۆڕانە بوونی نەبوو یانی تۆگە گۆڕان بوویتە لە 2009 ینی دەریانە کردی شەکەت لە دەسەدا نەقلیانە کردی ینی ئەو پەیوەندیەی کە لە نێوان سیاست و پارە لە ناو یەکێتی و لە ناو پارتیە ناو گۆڕان لە نەبوو لە دوای مردنی نەوشیروانەوە هەردوو دیار دەکات لە ناو گۆڕاندا دیاردەی زۆر زەق و گەورن یانیوان کوڕەکانی و یاخود بزوتنەوەکە ئەو بەشەی کە پارەی بزوتنەوەکە لە ژێردەستایە خەریکی کاسبی خۆیانن و ئەوانەشی کە جیابوونەتەوە کەسانێکن نییە کۆمەلگاکە متمانیان پێناکە لە بەرەوەیدا ئەساسدا ئەو متمانەی کە بە بزوتنەوەکە بوو بە تایبەتی بە کەسایەتی نەوشیروانە بوو لە دەسترا کامە لە دەزراوە ئەمڕۆ ئێمە لە دۆخی بێمتمانەیەکی ڕەهاداژین ینی ئەو 70% کە من باسم کرد متمانیان بە هیچ هێزێکی سیاسی نەماوە و هەموو سەررجەمی ئەو هێزە ئۆپۆزیسیۆنەشی کە ئەمڕۆ هەن هیچێکیان توانای پڕکردنەوەی ئەو بۆشایە سیاسیان نیە کاکە ئەم بزوتنەوە سیاسیانی کە ئەمڕۆ لە کوردستانیان هیچێکیان خاوەنی جیهانبینیەک نییە هیچێکیان خاوەنی تەحلیلێکی کۆمەڵایەتی سیاسی دۆخی ئەمڕۆ نییە پێمان بڵێت کێشەکان لە کوێدایە چۆن چارەسەرەکرێ کام هێزەتوانێت چارەسەری بکە دەکە کوا مەسەلەن کوا کاریگەریەکەی کوا قودرەتی دروستکردنی جوڵەیەکی مەدەنی دیاری کرا و جوڵەیەکی سیاسی دیاری کرا و کوا قودرەتی دروستکردنی حیزبێکی سیاسی دیاری کرا و بۆی بتوانێ ئەنی بەڕاستی ئەو سەرمایی 70% بەکار بێنێ بۆەوەی دۆخێکی باشتر بۆ کورد لە هەرێمی کوردستان دروستکە ئەنی ئەمەش پرسیارە ئەوە 70% ڕێکخراو نییە هێزی سیاسی نیە ئەو 70% خەڵکی ئەم وڵاتەیە کە لە سەرێکەوە زۆر ناومێدا و لە سەرێکی دیکەەوە تەواو بێ متمانەی بە هیچ هێزێکی سیاسی نییە و لە سەرێکی تریشەوە ماندووە ینی ئێمە کۆمەلگایەکی زۆر ماندومانەیە ئەمانە ینی کە من باز دەواکەم ئەڵێ ئێمە بۆشایەکی سیاسیە و بۆشایەکە پڕ نابێت ینی یەکێک لە کارەساتە گەورەکانەوەیە تۆ بۆشایەکی سیاسی تێ پڕ بێت پێویستی بە پڕکردنەوە هەیە بەڵام هێز نییە پڕی بکاتەوە ینی چکە سەررجەمی هێزەکانی تر ئەوەی کە لە دەرەوەی پارتیوێچێتیان و ڕۆڵی ئۆپۆزیسیۆنە بینن هێزێکن کەم تا زۆر کۆپیکی خراپ یا کۆپیەکی هاوشێوە یا ڕەنگە ئەمیانە ئەوی تریان کۆپیەکی شتێک باشتر بێ لە پارتیوێچێتی ئەجینا لە جوغزی شێوازی ئیشکردن و بیرکردنەوە و تێگەیشتنیان بۆ دەسەڵات و ئەم شتانە لە پارتیوێچێتی تێ ناپەڕن
ئەمە تەمامەم کێشەی ژمارەیەکە زانی ئەمە کێشەی ژمارەیەکە بەڵام ئەم کێشەیە ناڵێم تێکەڵ بووە بە لە دەستدانی ئەو متمانە گەورەیە کە کاری سیاسی پێویست بێتی ئەنی هیچ شتێک بەقەدەر سیاست پێویستی بە متمانە نییە ئەنی ئێستا من و تۆ من و ڕۆشنبیرێک بینمان ناخۆش بێ لەگەڵ یەکتری قسەنەکەین هیچ کاریگەریەکی لەسەر کۆمەلگاکە نییە بەڵام دوو هێزی سیاسی کە لەگەڵ یەکتریان ناگونجێن و بێ بە دەنگە دەنجیان کاریگەری لەسەر کۆمەلگاکە دروست دەکا لەبەرەوە خەڵکانێکە بن متمانیان بە من نەمێنێ بە قسەکانم نمێنێ کێشەیەکی زۆر گەورە نییە بەڵام متمانەت بە هێزی سیاسی نەمێنێ و بالتەرناتیڤ ئەوە بە مەترسی تر ئەبینی ئەوەی لە سەدا سیەکە خەریکی سیاستن و حزبی سیاسین کارکتەری سیاسین ئاکتی سیاسی ئەنوێنن بەڵام بێ ئەلتەرناتیڤن ئەمان مەترسیدارترن لەوەی کە لە سەدا هەفتاکەی دیکە هاتوونەتە دەرەوەی پارتی وێکێتی و ئەوانەی کە خەریکی سیاستن بەڵام ئەلتەرناتیڤیان پێ نییە بێ ئەلتەرناتیڤی کامیان مەترسیدارترە بۆ هەرێمی کوردستان لە سەدا سیەکەیان لە سەدا لە سەدا سیەکە دەستنیشانیەوە کات مناڵەکەی تۆ بەیانی بچێ بۆ قام قوتابخانە دەستنیشانی ئەوە کات تۆ ئەم ئیشت لێرە هەت بێ یاخود نەتبێ زانی دەستنیشانی ئەوە کات پەیوەندی ئێمە لەگەڵ بەغا چۆن بێ دەستنیشانی ئەوە کات نەوتی هەرێمی کوردستان بە چ جۆرێک بفرۆشێ و بە چ جۆرێک نەفرۆشرێ دەستنیشانی ئەوە کات چ جۆرە پەیوەندیەک لە نێوان حیزب و ئابووریا هەبێت کام کۆمپانیای حیزبی کام کۆنتراکت وەربگرێت کام کردی ئابووری لە وڵاتەکەدا بکەوێتە ژێر دەستی کام بەرپرسی سیاسی لە وڵاتەکەەوە ینی ئەو سی لە سەتەی لە کوردستاندا بە تایبەتی 25 لە سەتی یەکەمیان کە حکومڕانن ئەوانە بەرپرسن لە سەررجەمی ئەو کێشە گەورە گەورە و بنیادی و استراتیجانەی کە کۆمەلگاکە ڕوبەڕووی بۆ تۆ ئاساییە لە سایە هەفتاکەی دیکە قودرەتی نەقۆستنەوەی دەرفەتێکی دیاریکرا و نەدروستکردنی دەرفەتێکی دیاریکراوی هەبێ لە ئێستادا نیەتی لە ئێستادا بە بۆ چوونی من نیەتی بەڵام ینی بەندێک لە فەیلسوفەکان باز دەواکەن کە مێژوو فێڵی خۆی هەیە ینی بۆ نمونە لە ساڵی 91دا ئێمە کە کەسمان باوەڕی بەوە ناکرد ڕژێمەکەی سەدام بڕوخێ کەسمان باوەڕی ناکرد ڕاپەڕین ڕوو بدات کەسمان باوەڕی ناکرد دۆخێکی تازە بێتەکایەوە بەڵام دۆخێکی تازە هاتەکایەوە سەدام ڕووخە حکوومەتی هەرێم دروست بوو ینی مەبەست لەوەیە ینی لە ناو مێژوودا لۆژیکێکی ئاسنی نییە کار بکات و ئەو لۆژیکە ئاسنینە ئەوەی دەستنیشانی ئەو کا پێ بڵێ مادام ئەلفەیەکەواتە با دروست نابێ ئەگە با دروست نەبوو جیم دروست نابێ بەم مێژوو بەم شێوەیە ناڕوە پڕێتی لە ڕووداوی چاوەڕوان نەکراوە هەندێکیان لە فاکتەری دەرەکی فاکتەری دەرەکیە تووڕەبوونا ئەو بەهاری ئەمە بەس بوو پرسیارمە بەڕاستی دکتۆر لی ناترسی پەنگ خواردنەوەیەکی توند هەیە لە کۆمەڵگەی کوردی لە هەرێمی کوردستان جێی مەترسی نەبێ ئەم پەنگ خواردنەوەیە هەرچەنە دیاردەی دیاریکراومان هەیە ڕاستیەکەی ئەم پەنگ خواردنەوەیە گەر گونجاو بێ قسەکە بڵێم فشەکاتەوە بەتاڵی ئەکاتەوە بەڵام هەر بوونی هەیە ئەمە لی ناترسیت ناگاتە شوێنێکە تۆ وتت من لەگەڵ چەکانیم لەگەڵ توندوتی ژیانیم لەگەڵ مۆدێلەکەی دیکەی دەست بردنم بۆ دروستکردنی ئەلتەرناتیڤ بێگومان ئەزانین خۆی کە متمانە نەما یانی تۆ کە متمانەت بە بکەرە سیاسیەکان نەما نەکرد متمانە نەما ناومێت کرای و بکەرە سیاسیەکان کێشە گەورەکانی کۆمەلگاکان لە بیر چوو بێتەوە خەریکی مەسلحەتی شخصیە و بنەماڵانە بن کە حکومڕانن لە وڵاتەکەدا تابانەمە مەترسیی گەورەیە پێش هەموو شتێک بۆ هێزە سیاسی حکومڕانانە ینی بەهاری عەرەبی ئەوە بیبەستبووە بە پرسیارەکەی پێشووترتەوە ئەوەی کە هەندێک ڕوودا و هەیە ڕوئەدات تۆ نازانی چی دروست دەکات کابراایەکی دەستگێڕی شتفرۆش لە تونس خۆی سووتاند نییە بوو ئەبوو عەزیزی محەممەد بۆ عەزیزی بووە هۆی دروستبوونی بەهاری عەرەبی هەموو مەنتیقەکەی بوو مەلەرزەیەکی سیاسی گەورە نەکتەنا لە میسرا بەکو لە سەرجەمی خۆڕڵاتی ناوەڕاستە دروست بوو ئەمە بەشێکە لەو ئەوەی کە هەندێک لە فیلسوفەکان ناوێنە فێڵی مێژوو ینی مێژوو لە ژێرەوە میکانیزمی دیاریکرا و دێتەکایەوە بکەری تازێتەوە گوڕە قسێکی هەنە ئەرنتەیە ئەڵێ لەگەڵ لەدایکبوونی هەموو مناڵەکە ئەگەری گۆڕانی دنیا هەیە بیانی تۆ جۆرێک لە هین هەیە جۆرێک لە ئومێت بەخشی و باوەڕبوون و نەکەوتنە ناو تاریشی و بەدگومانی و بابەتشتان بۆ ئەم سیستمە قایمەی کە یەکێتی و پارتیش دروستیان کردووە یان ڕاستی تۆ زۆر لەگەڵ ئەوانیت ئێمە ئەمەی کە لە هەرێمی کوردستانە گوزارێ ناوی بنین سیستمێکی دیاریکراو کە کۆمەڵێک کای دیاریکراون و بەردەوام کاریگەری لەسەر یەکتری دروست دەکەن
با سیستمە بەمانایەک لە ماناکان سیستمە بەڵام سیستمێکی ناسیستمە یعنی ئەزانی چۆنە مەسەن دەسەڵات لە کوردستاندا دەسەڵات بە کوردستانە بەمانایەک لە ماناکان لە هەموو شوێنێکە ئامادەیە ینی مەسەن راپۆرت نووسەیە ئاسایشەیە کامێرا هەیە جۆگرتن لە تەلەفۆنە هەیە نازامان وە عشکاڵ فۆرمی چاودێریکردن و سانسۆر و جۆگرتن و ئەم بابەتەشتان هەموویە بەمانایە لە ماناکان ئەمڕۆ دەسەڵات و حیزب هەیە ینی حیزب ئەو هەموو مەڵبەند و لق و ناوچە و نازانم شتانیان هەیە کە خەڵکیان هەیە ئەمە بەرپرسی فلانگەڕەکە ویتیان بەرپرسی فلانگەڕەکە ینی سەررجەمی ئەو میکانیزمانەی دیسپلینکردن و کۆنتڕۆلکردنی کۆمەلگا لە وڵاتی ئێمەدا بوونی هەیە کە لە سیستمە دیکتاتۆریەکانە بوونیان هەیە ئەوە هەیە بە دیوی ئەو دیودا لە وڵاتی ئێمەدا فۆرمێک لە دەسەڵاتی تر هەیە کە بریتە لە ئەو فۆرمانە لە دەسەڵات کە لە ناو لەش و جەستەی کۆمەڵی خەڵکی دیاریکراودان ئەوانە لە چۆ بن دەسەڵات لەوەیە بڕیاری سیاسی لەوەیە ینی مەسەرەن مەسەرەن کە کەسێکی وەکو سەرۆکی پارتی مەسعود بارزانی ئەو کابرایە بەشێک سیستمە سیاسیەکە و بارەکای بارزانی بریتە لە دەستگایەک لە دەرەوەی دەستگاکانی حکومڕانی ینی نا بەشێکە لە حکوومەت نە بەشێکە لە هیچ دەستگایەکی ڕسمی ناو سیستمەکە و هیچ ئامرازێکی لێپرسینەوە و کۆنتڕۆلکردن و چاودێرکردنی ئەو دەستگایەمان نییە لە دەروی پارتیشە ڕاستی بەڵام ئەو دەستگایە کەم تا زۆر دەستنیشانی ئەوەکە لە کوردستانە چی ڕوو بدات و لە ناو دەستگاکەشدا خودی مەسعود بارزانی خۆیەتی کە دەستنیشانی ئەوەکات ینی ئێمە لە سەرێکەوە فۆرمێکمان لە دەسەڵات هەیە کە لە هەموو شوێنێکایە ئەوە بتێ فەیلسوفانە قسە بکەیتەوە و فۆرمەی دەسەڵات کە میشێل فۆکۆ باسیێکە ئازادی نیە ینی دەسەڵاتێکە پەرشە لە هەموو شوێنێکی کۆمەلگاکەدا هەیە زانی شکات لە قوتابخانەیەکی سەرەتاییەوە بوونی هەیە لە ڕەوزەوە بوونی هەیە تا سەرۆکاتی وەزیران بەڵام بە دیوەکەی تریدا بەسێ مەکتەبی سیاسیەکێتی مەکتەبی سیاسیەکێتی کەسیان لە ناو سیستمی حکومڕانیەکانی بە دەگمەن دەبێ زانی نیە ینی وە سەرۆکی یەکێتی لە ناو سیستمە حکومڕانیەکان نیە لە دەرەوەیە بەڵام ئەو هەرچیەکی بوێت ئەوە بێ بە سیاسەتی یەکێتی نەکەوەی کە لە دەرەوەی لە ناو دەستگاکانی حکومڕانیە سیاسەتی یەکێتی لەوێ بێت و لێواگەشەی پێ بدرێ زانی نیە لەبەرەوە ئێمە ینی ئەم فۆرمەمان هەیە لە دەسەڵات کە کۆنتڕۆلکەر و دیسپلینکەر و چاودێریکەر و سانسۆرکەرە بە دیوی ئەو دیوە فۆرمێکی تریشمان لە دەسەڵات هەیە کە لە ناو لەش و جەستە و کەسایەتی ئەو کەسانایە کە بڕیارە سەرچەکانی وڵاتەکەیان بەدەستەوەیە وەخت کێشەی ژمارەیەک لەوەدایە بەرامبەر بە فۆرمی دووەمی دەسەڵات ئەو فۆرمە ڕاستەقینەوانی کە بڕیارەکانەدەن هیچ ئامرازێکی لێپرسینەوە و چاودێریکردن لە وڵاتەکەدا بوونی دکتۆر هەندێک باسمان لە مەسلەی دروستکردنی جۆرێک لە ئەلتەرناتیڤ یان شتێکی دەرەوەی دەسەڵاتداری لە هەرێمی کوردستانەوەی پارتیوێکێتی کرد باسی قسە ئەەکەم ئێستا ینی ئێمە قسە ئەەکەین قسەی باشەکرێ زۆر جار هەر بەڕاستی مەسەلەن گوتنی کۆمەڵێک شت کە حەقیقەتەن ئەنی ئەگەر لێم عاجز نەبێ دیاردەی عەلی حەمە ساڵح بۆ نمونە هەر بەڕاستی لێم عاجز نەبێت تقریبا بە ئەرێنی ئەم قسەیە ئەەکەم چونکە عەلی حەمە ساڵح زۆر قساکای تر سەری لە حەقیقەت دەرەچێ ژمارە ئەڵێ ژمارەکان پێدەچێ نزیک بن لە ڕاستیەوە ئەمە هەیە بەڕاستی بەڵام ئەمە بۆ ناپە ئەم قسەیە ئەم گوتنی حەقیقەتە بۆ ناپەڕێتەوە بۆ ئاکتێکی سیاسی کە نزیک بێ لە حەقیقەتەوە حەقیقەتێک کە ڕەوایەتی نوێنەرایەتیکردنی خەڵکەکەی هەبێ هیچ نەبێ ڕەوایەتی نوێنەرایکردنی لە سەدا پێنجەکەی هەبێ کە تۆ باسیەکەی ئەنی گرفتەکە لەکوایە مەبەستمەوەی حەقیقەتەکە لە ناو مێشکمانایە وەدیەتە دەرەوە بە قسە بەڵام لە نابێ بە ئاکتێکی سیاسی دیاریکرا و کە گزارش لە حەقیقەتە بنەڕەتی و ئەسلیەکە بکە کە من و تۆ باسیەکەی ئەویان ڕەگەت وەڵامدانەوەی پرسیار ڕەنگە زەحمەت بێ بەڵام دیاردەی عەلی حەمە ساڵح طبعا خاڵە باشەکانی چییە زانینە ئەم پیاوە شارەزایەکی باشی هەیە لە مەسلەی ئەو ژمارانی کە تۆ باست کرد
چەند فرۆشا و چیەت و چەنەچێ بۆ بەغا و چەنە گەڕێتەوەمانە یەکێک لە کێشەکان تەمانەمانە شتی گرنگن ینی نییە شتی گرنگن و شتی جەوهرین بەڵام سیاست تەنهاوە ینی کێشەی هەرێم تەنها گەندەڵی نییە ینی کێشەی هەرێم ئێمە گەم پێمان وا بێت گەندەڵێک ئەمانە کۆمەڵی خەڵکی گەندەڵ نابین خەڵکیانێکی کە بخەینە شوێنەکەیان گەندەڵ نەبن کێشەی هەرێمان تەواو کردووە ڕاستیە زانینە ینی کێشەی هەرێم بۆ نمونە لە ئەوەی کە من لە سەرتا باسم کرد ئەو دەستخستنە بەردەوامەی سیاسەتە بۆ ناو هەموو کایەکانی ناو کۆمەلگاکە تۆ بەبێ بڕینی ئەم پەیوەندیەی نێوان حیزب و دەوڵەت دەسەرێکەوە حیزب و جیازی بیرۆکراسی ینی هیچ من چەندان وڵاتم بینی وازانینە لە هیچ شوێنێکە جیهازی بیرۆکراسی بەو شێوەی لە کوردستانایە بە حیزبی نەکراوە ینی بەڕێوەبەرێک نەبێت حیزبی دەبێ بەدەکمن بەڕێوەبەرێکە دۆزیتەوە لە کوردستانە حیزبی نەبێ بەڕێوەبەراتەکانیان هەموو دابش کردووە ئێستادا لە وڵاتی چۆکو وڵاتدادا لار وڵاتێکە یەک تۆز ڕێزی دەوڵەتداری و دەوڵەت بوون بگرێ جیهازی بیرۆکراسی ناکرێت بە جیازێکی حیزبی تۆگە بەرنمەیەکت نەبێ بۆ ئەمە وامە بەشێک نەبێت لە گوتارە سیاسەکەت و تەنها کورتت کردبێتەوە بۆ لابردننی کۆمەڵی گەندەڵ و دانانی کۆمەڵی خەڵک لە شوێنیان ینی هینەکان نبینیت خاڵە جەوهریە قوڵەکانی کێشە و قەیرانەکانی هەرێم نبینیت ئەمە خاڵی دوو هەمیان پەیوەندی نێوان ئابووری و حیزب ئابووری و سیاست یەکێک لە کێشەکانی سیاست لە کوردستاندا ئەوەیە کەسایەتی سیاسی و کەسایەتی بازرگان لە یەکتری جا نەکراوەتەوە ینی سیاسەکانی وڵاتی ئەمە بازرگانە گەورەکانن و بەڵام هەموو بازرگانە گەورەکان سیاسی نین بەڵام سیاسەکانی وڵاتی ئەمە پێگە سیاسەکانی خۆیان بە تایبەتی ئەندامانی مەکتەبی سیاسی و بۆ سەرەوە پێگە سیاسەکانی خۆیان بەستۆتەوە بە کۆمەڵێک تۆڕی ئابووری گەورەوە و قازانجی ئابووری گەورەوە و لێرەوە ینی ئەو بڕیارانی کە ئەیدەن بە پلەی یەکەم بەو شێوەیە ئەیدەن کە لە قازانجی پرۆژە ئابوووریەکانی خۆیان نابێت بەبێ بڕینی ئەم پەیوەندیکە لە نێوان سیاست و اقتصادایە لە وڵاتی ئێمەدا ناتوانانی نە سیاست ڕیفۆرمکەی نە اقتصاد پێدەچێ هەر ئەوەش بێ بەشێکی شکستی حزبەکانی ئۆپۆسیۆن لە هەرێمی طبعا نازانم بەس بەوەیە ینی لەسەر تۆ باسی علی حەمە ساڵح کرد ینی علی حەمە ساڵح وەکو یەکێک لەو فیگەرە چالاکانی کە ئێمە بینی کە کوڕێکی چالاکە کوڕێکە ئیشەکات هەوڵدا دەزانینی بەڵام نقصانیەکانی لەوەدایە کە تۆ گوێی لێ دەگری وا دەزانی کێشەی هەرێم تەنها کێشەی گەندەڵیە بەڵام کێشەی هەرێم بێجگارێجگار لەوە قوڵترە بزن فۆرمەکانی دینداری لە وڵاتی ئێمەدا ینی ئێستا من ناڵێم سیاسی نابێت دیندار بێزانی ینی سیاسەت ئەشێت دیندار بێ وەشێت دینداریەکەی سەرچاوەی جۆرێک لە ئەخلاقیاتی باش بێ بۆ سیاسەکە بەڵام ئەوەی تۆ بەردەوام وێنەیەکی دینی بە خۆت بدەیت و لە ڕێگای ئەو وێنە دینیەوە ئەو وێنە دینیە بە کۆمەڵایەکە بەخشیتەوە و لە ڕێگای ئەو وێنە دینیەوە وێنەیەک بۆ مرۆڤی چاکەکار و مرۆڤی ڕیفۆرم خواست دروست بکەی ینی سەرجەمی ئەوانەی کە وەکو تۆ بەو فۆرمە دیندار نین و ئەو شێوە دینداریان یەکەتۆ هەتا ئەکەونە دەرەوەی دیدگای تۆ بۆ کەسی ڕیفۆرم خواست ینی ئەگەر کەسێک ڕیفۆرم خواست بێ بەڵام دیندار نەبێ ناچێتە ناو ئەو مۆدێلەوە کە کەسێکی وەکو علی حەمە ساڵح بۆ سیاسی ڕیفۆرم خواست دروستی کردووە لەبەرەوەی گوتارە دینیەکە لە ئەو کەم تا زۆر هەمان گوتاری ئەو سەلفیانەیە کە ئەمڕۆ لە کوردستانە حکمڕان ئەمە بەسم لەوەیە ینی ڕیفۆرمی سیاسی پێویستی بە جۆرێک لە عقلیەتی سیاسی و بیرکردنەوەی سیاسی هەیە کە توانای بینینی کێشە سەرچەکان و کێشە قوڵەکانی هەبێت بەبێ من باوەڕ زۆر بۆیە بەبێ تەوری کۆتایی هێنان بە تەوریسی سیاسی لە کوردستانە ئێمە ناتوانین دەستکاری زۆرشت بین لەبەرەوەی وتارم هەیە بازدەوە دەکەم بەڕاستیدا لە سیاسەتی کوردیدا شتێک نەماوە ناوی مەسلەی کورد بێ و مەسلەی خەڵکی کوردستان بێ شتێک هەیە ناوی مەسلەی نوخبەیەکی حکومڕانە و کۆمەڵێک بنەماڵی حکومڕانن و ئەوەی ئەوان بە پلەی یەکەم هەموو کاتنا بە پلەی یەکەمیان جوڵێنێ بریتە لە قازان و مەسلحەتی ئەو بنەماڵە سیاسی دکتۆر لەوەتی قساکەین زیاتر باسی سیاست و ڕەهەندە سۆسیۆلۆژیەکەی سیاسەتەکەی بەڵام لە ڕووی سایکۆلۆژیشۆ من بۆم گرنگە نازام تا چەند بتوانم دۆخەکە بگێنم پرسیارەکە بگێنم بۆی بتوانانی قسەی لەسەر بکەی بە کورتیش قسەی لەسەر بکە
بۆ تاکچی لە ناو ئەم سیستمەی کە دروست کراوە، یعنی مامۆستایەکی زانکۆ بۆ نمونە چێتە زانکۆ دەوروبەرەکەی بینێت چۆن ئەگوزارێ، سەرۆکی زانکۆ حیزبیە، ڕاگری کۆلێژەکە حیزبیە، سەرۆکی بەشەکە حیزبیە، کۆمەڵە کارکتەری دیکەش بە تەنیشت خۆیەوە بینێ کە خواخوایانە حەزب لایەکیان لێ بکاتەوە بۆی پێگەیەکی دیاریکراویان پێبە. ئەمە حقیقت نیگەرانیکی گەورە لای ئەوانەی کە ئایدیاڵن، ئەوانەی کە یانەوێ هەندێک لە دەرەوەی سیستمەکە بمێننەوەوانێ دروستەکە، جۆرێک لە بێتاقەتی، جۆرێک لە ناومێدی، بەڵام ئینسانی کوردی ئەوانەی کە یانەوێت لە دەرەوەی ئەم خراپیە بن کە بنوتۆ لەو باسیەکەینەوە 50 دقەیەکە بێ، چۆن تەعامل لەگەڵ ئەم هەستە ناو هینانی خۆیان بکە، لە ناو خۆیان چۆن تەعامل لەگەڵ ئەمە بکە، لە ناو ژینگەیەکایە بەو شێوەیە کە من و تۆ باسمان کرد. ڕزایی من باوەڕم بەوە نییە ئێمە لێرەوە بە خەڵک بڵین چی بکات و چی نەکات و بەتایبەتی کەسانێکی خوێندەوار هەر کەسێک من باوەڕم بەوەی لەگەڵ وای کارەکە بکە لە ناویان بێ نە تۆ کارەکەی ناتوانین بژێزانی ئێستا من تۆ من لەوەدا بەختەوەرم لە هۆڵندا ژیم 33 ساڵە لە هۆڵندا ژیم و مامۆستام لە زانکۆی ئەمستردام نەپێویستم بە پارەی ئەم حیزبانەیە و ناپێویستم بە ڕەحمەتی ئەم حیزبانەیە، یعنی من ئەگەر ئێساکە لە کوردستانە بژیامایە ڕەنگە بۆ چوون و دید و ئەو شتانم بە شێوەیەکی تر بواە، ینی بەشێک لەو قسانی کە من دەیکەم پەیوەندی بەو پێگەیەوە هەیەی کە من لە دەرەوەی کوردستانە هەمە ئەزانی نیە، بەڵام من مامۆستایەک بم لە زانکۆ نیە موچەیەکی ینی مام ناوەندی وەرەگریت خانوود نییە، ماڵت نییە، ژنت نییە، ناوە نازانم مەزانی نیە، خوشک و برایەک و خێزانی گەورەت هەیەمانە ئەمە ینی بەر لە هەموو شتێک بوونەوەرێکی دڵشکاوە ئازانی نیە و بوونەوەرێکە کەم تا زۆریش بێ ئومێت کراوە، ئینسانیش کە دڵی شکا و ناومێت بوو دەشێ یا ببێ بە چی گیڤارە وای دەبێ یاخود ئەکەوێتە دوای ئەو قەڵەباڵغی لە کۆمەڵگەکە تەسەوڕ ناکەی قودرەتی مانەوەی ئینسانی ئایدیال ئەوەی کە سیستمەکەی بەدڵ نییە، دۆخەکەی بەدڵ نییە، بەڵام لە ناوەندە دیاریکراوەکانە خەریکی کارکردنە چەند دۆخێکی قورسە لە ڕووی سایکۆلۆژیەوە. دکتۆر هەندێک نیگەرانیت هەیە لەسەر دیاردەی ئیسلامی لە هەرێمی کوردستان، من نایشارمەوە ماوەیەکی دیاریکراو دوای بەهاری عەرەبی هەندێک لەگەڵ ئەوەیە بووی، ینی ئەلمانیەکان و یان مەدەنیەکان و ئیسلامیەکان ئەتوانن کاری پێکەوەی بکەن. من بیرمە لە کۆڕێکی زانکۆی سلێمانی بڕوا ناکەم تۆ بیرت بێ 5 دقەیەک من و تۆ مناقەشەمان لەسەر ئەم شتە کرد، یعنی پێتوا بوو ئیسلامیەکان و ئەلمانیەکان ئەتوانن پێکەوە کارێکی دیاریکراوە بکەن، پێکەوە هەڵ بکەن، بەس پێم وا بێ ئێستا لە دیاردەی ئیسلامی بە تایبەت ئیسلامی سیاسی و ئەوانەی دیکەش لە هەرێمی کوردستان هەندێک نیگەرانی چۆن ئەی خوێنیتەوە و با بڵێن کاریگەریە نەرێنیەکەی لەسەر کۆمەڵگەی کوردی لە ئێستادا ئیسلامیەکان نەک ناتوانن لەگەڵ ئەلمانیەکانە کار بکەن، ناکتوانن لەگەڵ خۆشیانە کار بکەن، ینی تۆ بزاوتێکی سەلەفیت هەیە لە کوردستاندا، ئەو بزاوتە سەلەفیە یەکگرتووی ئیسلامی وەکو ئیخوانی موسلیمین نەبینێت و پێی وایە ئیخوانی موسلیمین بیدعەتچیە و بە هەموو بیدعەتچیە کە چێتە ئاگری جەهەنەمەوە. تۆ ئەمە نییە، ینی تۆ بزاوتێک تێنە لەگەڵ هێزە سیاسیە دینیەکەی تردا ناتوانێت کار بکە. خەڵکانێکی ترت هەن هەر لە ناو ئەم بزاوتانە خەڵکانێکی دیکەت هەن باوەڕیان بەوەیە ئەشعەریەکان، سوفیەکان، هەموو ئەمانە کەونە دەرەوەی ئەهلی سونە و جەماعەتەوە هەمویانە ئەچنە جانم کە زۆرینەی خەڵکی کوردستانە زانی زۆرینەیەەکە لەبەرەوە کایی دین لە کوردستاندا بە تایبەتی لە 15 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی ترسناک لە ناو خۆیدا دابەش بووە و بکەری دینی تێدا دروست بووە کە سڵ لەوە ناکاتەوە زۆرینەی کۆمەڵگاکە بە کافر و لە دەر لە دین دابنێت و ململانەی نێوان هێزە دینەکان لە لەگەڵ یەکتریدا لە ململانیان لەگەڵ هێزە ئەلمانیەکاندا کەمتر نییە. بەڵام لە کاتێکە مەسەن من کتێبێکە نووسم مەسەن ئەم قساناکەم تێیدا هەمویان بە جۆرێ لە جۆرەکانەکەونە ناو ئەو ڕخنەیەکم لێگرم هەمویان لەو ڕخنەکردنە لە مندا و لەو پەلاماردانەدا ئەبن بەیەکە، بەڵام لە ڕاستیدا ئەمانە هێزی تەواو لە ناو خۆیاندا دابەشن و
15 ساڵی ڕابردوودا لە 20 ساڵی ڕابردوودا لە باتی کرانەوەی زیاتر و لە باتی ئامێزکردنەوەی زیاتر بۆ مافە مەدەنیەکان بۆ ئازادیە مەدەنیەکان بۆ ئازادی فۆرمەکانی تری ئازادی ژیانوەمانە بوون بە هێزی نیمچە سەلەفی ینی پرۆسەی بە سەلەفی بوونی ئیسلامی سیاسی لە کوردستانە پرۆسەیەکی ئەجگار بەهێزە بەشێکی گرنگی قاعیدەی یەکگرتوو لەمڕۆدا قایەکی سەلەفی و نیمچە سەلەفیە و کەم تا زۆر بەو زمانە قساکەن کە سەلەفەکان قسەی پێەکەن و لێرەوە ئێمە لە ناوکایی دیناوە لە بەتایبەتی لە پەیوەندیدا بە هێزە سیاسی دینیەکانەوە پاشەکشەیەکی گەورە بینین ینی یەکگرتووی ئێستا بە بۆچوونی من یەکگرتووی ساڵانی 90 و سەرەتاکانی 2000 نییە ئەو کات هێزێکی هین بوون میان ڕەوی مەسەرەن باوەڕیان بە مەسەلەی دیموکراتیەت و باوەڕیان بە مافی مرۆڤۆم شتانە دانی کەم وایەنەوت بەڵام ئێستاکەوان باوە کە باز لە یەکگرتووەکەن وەکو هێزێگەی ناسێنن کە لە قیامەتە ڕزگارمانەکە ئازانی باشە هێزێکی سیاسی لە وڵاتێکدا کاریەوە نییە مرۆڤ لە قیامەتە ڕزگار بکە کاری ئەوەیە کێشەکانی سەرزەوی بۆ دروستکە مرۆڤ بۆ خۆی پرسیارە بکەم یعنی ئێستا خۆ مەشغوڵکردنێک هەیە بەم با بڵێن ڕەوتە جیاوازانەی ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستان هەر بەڕاستی ناوی ئەنێم خۆ مەشغوڵکردن ئەمە یەکێک نابێت لە هۆکارەکانی دوورکەوتنەوە بۆ دۆزینەوەی چارەسەرێکی دیاریکراوی سیاسی بۆ ئەم دۆخی هەرێمی کوردستان ئەزانی چیە ئێمە بێ دوو چۆر دەسەڵات لە یەکتری جیا بکەینەوە دەسەڵاتێکیانەوە دەسەڵاتە سیاسیەیە کە لە فۆرمی بوونی لەشکر و سوپا و پۆلیس و جیهازی بیرۆکراسی و زیندان و ئەم شتانە تعبیر لە خۆی کات کە پاڵەوانی ئەم بەشیان پارتیوێکێتی بەڵام فۆرمێکی کە لە دەسەڵاتی کۆمەڵایەتیە ینی دەسەڵاتی کۆمەڵایەتی ئەمڕۆ بەشێکی گرنگی لە ژەردەستی ئیسلامیەکانەیە ینی وا ئیسلامیەکان خۆیانە وازانن ینی یەکێک لەو شتانەی کە ئیسلامیەکان زۆر کێشیان لەوەدا نییە چەند کورسیێنن لە پەرلەمان پەیوەندی بۆ هەیە بەشی زۆری ئیشەکانی خۆیان گواستۆتەوە بۆ ناو کۆمەلگا لە شارێکی وەکو سلێمانیان زۆربەی زۆری ئەوانەی کە مودعی عامن و بەشێکی زۆری داوەرەکان وەمانە سەر بە هێزەکانی ئیسلامی سیاسی لەوێدا هەندێک کاریان کردووە چەنەوە هەموو قوتابخانە دینیە هەیە و هەموو مزگەوتە هەیە ئەو هەمە کەناڵە دینیانە هەیە ئەوانە مەسەرەن ساڵانە چەندان جار هەزاران مناڵ لە هۆڵێکە کۆکەنەوە و هەمان حیجابەکەنە سەری هەمویان و ئەمە وێنەیەک لە ڕێگەی ئەمە وێنەیەک بە کۆمەڵگاکان نیشاندنیا و لە بەتایبەتی بە پارتیوێکێتی نیشانەدەن کە ئاگاتان لێبێ ئێمە ڕاستە دەسەڵاتی سیاسیمان نییە بەڵام دەسەڵاتی کۆمەڵایەتیمانەیە و ئەبێ حساب بە ئەو دەسەڵاتە کۆمەڵایەتیمان بکەن وامانی ژەیکەن یعنی نییە بە شێوەیەکەن لەبەرەوە ئەوەی کە پێمان وابێت ئیسلامی سیاسی لەم ڕۆدا هەمانە و ئیسلامە سیاسەیەکە لە ساڵانی 90 و سەرەتای 2000ەکانە بوو ڕاست نییە لەبەرەوەی بێحەد ڕێکخراون گەلێک سواس دەکەم دکتۆر مەریوان وریاقانە سپاس هەرکت کێشە باشە. باتان